بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. تفسير سورة المجادلة قيشتناعاتي دوازدا كآتي دوازدا شرباسي قسكردنا بترفة بلا أو جارة لقل پیغمبر صلى الله عليه وسلم. طبعا بخوت عند زانا پیغمبر بحكم مكانتكي وهروها أو خوشويستي كهيبو لدلي الصحابة كان دا هەمیشە سەحابەکان حەزیان دەکرد لەگەڵ پێغەمبەر بمێننەوە و پرسیاری لێ بکەن یان پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامۆژگاریان کا یان ئەو وەحیەی بۆی هاتووە بۆیان بخوێنێتەوە کە پێغەمبەری صلی الله عليه وسلم تەنها یەک ئیش نا طبعاً خەمی ئوممەتێک و هەموو دروستکراوەکانی سەر زەوی لەسەر شانی بوو بێگومان دەبوایە فریای هەموو شتەکان کەوێ جا طبعاً ئەو حەزەی سەحابە بە قسەکردنی تەنها لەگەڵ پێغەمبەردا وای کردبوو پێغەمبەر زەختێکی زۆری لەسەر دروست ببێ بۆیە خوای گەورە ئەو ئایەتەی ناردە خوار بۆ فترەیەکی زەمەنی کەم کە مەرجێکی دانا بۆ هەر کەسێک بیەوێ گفتوگۆ لەگەڵ پێغەمبەر بکا بەتەنێ دەبێت پێشەوەی گفتوگۆیەکەی بکا بچێ خێرێکی بکە سەدەقەیەکی بکە ئەو جار بۆی هەیە بچێ بەتەنها لەگەڵ پێغەمبەردا دانیشێ یان بەتەنها بچێ پێغەمبەر صلی الله عليه وسلم قسەی بۆ بکات و بەگوێیدا بچرپێنێ جا ئایەتەکە باسی ئەوەی دەکا دەفەرمێت یا ئەیها الذین ئامنوا ئەی ئەوانەی کە باوەڕتان هێناوە یا ئەیها الذین ئامنوا ئەی ئەوانەی کە باوەڕتان هێناوە ئیذا ناجەیتم الرەسوول کاتێک ناجەیتم گفتوگۆتان کرد لەگەڵ پێغەمبەردا بەتەنها بەچرپە بەپەنهانی یا ویستان گفتوگۆ بکەن لەگەڵ پێغەمبەردا صلی الله عليه وسلم بەپەنهانی دەبێت چی بکەن فقدموا بين يدي نجواكم صدقة فقدموا دەبێت پێشی خەن بين يدي پێش خۆتان و نەجواکم پێش گفتوگۆ تایبەتیەکانتان سەدەقە خێرێک مەفهومەکەی وازەحە فقدموا بين يدي دەبێت پێش ئەوەی گفتوگۆیەکەی بکەن لەگەڵ پێغەمبەردا صلی الله عليه وسلم دەبێت سەدەقە خێرێکی بخەنە پێش وازەحە ذلك ئەوە کە بچی خێرێکەکەی ئەو جار بەچرپە قسە لەگەڵ پێغەمبەر بکەی یا بەتەنها قسە لەگەڵ پێغەمبەردا بکەی خەیڕ لەکم چاکترە بۆتان چونکە سەدەقەیەکە و تەواو بەهۆیەوە لە خوا نزیک دەبنەوە ئەوە یەک و پاشانی ئەمری خواتان جێبەجێ کردووە و هەروەها لە قسە و وتەکانی پێغەمبەری صلی الله عليه وسلم بەهرەمەند دەبن و ئەطهەر و هەروەها پاکتریش دەبنەوە بەهۆی سەدەقەکردنتان لە گوناه و تاوان واضحە فإن لم تجدوا ئەگەر دەستتان نەکەوت کەسێک پارەی نەبوو سەدەقەی بکات و خێر بکە ئەو فإن الله بەبێ گومانی خوا غەفوور ڕەحیم لێ خۆش بوو میهرەبانە واضحە یا ئەیها الذین ئامنوا ئەی ئەوانەی کە باوەڕتان هێناوە ئیذا ناجەیتم الرەسوول کاتێک ناجەیتم یعنی گفتوگۆتان کرد بەڵام مەبەستی ئەوەیە ویستان گفتوگۆ بکەن ویستان گفتوگۆی تایبەت و نهێنی بکەن لەگەڵ الرەسوولە ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەوە فقدموا پێشی خەن بين يدي پێش نەجواکم گفتوگۆ نهێنیەکانتان سەدەقەتەن خێرێک واضحە ذلك ئەوە خێرکردن پێش قسەکردن لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم خەیڕ لەکم چاکترە بۆتان و ئەطهەر و هەروەها پاکتریشە بەهۆیەوە پاکتریش دەبنەوە لە گوناه فإن لم تجدوا ئەگەر دەستان نەکەوت فإن الله بەبێ گومانی خوا غەفوور ڕەحیم لێ خۆش بوو میهرەبانە
طبعا ئاەتەکە واضحە تەنها بۆ ئەو کەسانە کە توانای مادیان هەیە، دەسەڵاتیان هەیە، پێش ئەوەی گفتوگۆ بکەن بە تەنێ لەگەڵ پێغەمبەردا صلی الله عليه وسلم یا بە چرپە قسە لەگەڵ پێغەمبەردا بکەن صلی الله عليه وسلم، دەبوایە خێرێکی بکەن کە ئەگەر کەسێک نەیبایە و فەقیر بایە بێگومان طبعا بۆی هەبوو قسەش بکە و پارەکەش نەکاتە خێر حاڵێت. بەڵام ئاەتەکەی دیکەش تەفسیرکەین دەفەرمێت ئەوەشە تەکمیلەی ویە ئەشفەقتم طبعا ئەو ئاەتەکە هاتە خوارێ سەحابە پێیان ئاسان بوو یا قورس بوو بۆی خوا دەفەرمێ ئەشفەقتم ئێوە ئەوە جۆرێکە لە ڕەخنەگرتن لە سەحابەکان و جۆرێکە لە لۆمەکردنیان دەفەرمێ ئەشفەقتم ئێوە دەترسن لەوەی ئەن تقدموا بین یدی کە پێشی خەن بۆ خۆتان نەجواکم پێش گفتوگۆ تایبەتیەکانتان سەدەقات چەند خێرێک ئەشفەقتم ترستان هەیە ترس لە فەقیری، ترس لە هەژاری، ترس لە ڕسق، ترس لە نەمان، ترستان هەیە ئەن تقدموا بین یدی نەجواکم کە بیخەنە پێش قسە نهێنیەکانتان چەند خێرێک و چەند چاکەیەک یعنی با ترستان نەبێ ئەوەی کە دەتانداتێ و پێتان دەبەخشێ خوایە کە خوای گەورە خەزائین و گەنجینەکانی ئاسمان و زەوی بەدەستە ئینسان کە خێر دەکا بەبێ گومانی سەدەقە و خێر لە ماڵی کەم ناکا خوای گەورە یان بۆت زیاد دەکا هەر بە فیعلی یا ئەوەتە بەرەکەتی دەخاتێ یا بەهۆیەوە بەڵاو موسیبەتت لەسەر لا دەبا یا هیچ نا خوای گەورە لە قیامەتێ بەدەقات و سەدقات و هەزاران قات جاری وایە ئەجرت بۆ دەنووسێ پاداشت بۆ دەنووسێ بۆی خێرکردن عیبادەتێکە خواپەرستیەکە مسلمان و ئیمانداری حەقیقی نابێت لێی ترسی ئەشفەقتم بەڵام سروشتی مرۆڤ وایە سروشتی ئینسان وایە طبعا ئەگەر بوو بە مەرج و بە شەرت لەسەری ئەوجار دەترسان طبعا ئەوان ڕۆژانە چەند جار گەیشتون بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ترسی ئەوەیان هەبوو کە ئەگەر ئەو حکمە وەک خۆی بمێنێتەوە یعنی بەسەر خۆیاندا زاڵ نەبن یان نەیان بێ و دواتریش لە قسەکردنی گەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم مەحروم ببن و بێبەش ببن بۆیە ترسێکیان لێنیش بەڵام خوا سەرزەنشتیان دەکات دەفەرمێ ئەشفەقتم ئێوە ترستان هەیە ئەن تقدموا بین یدی نەجواکم کە بیخەنە پێش یدەی بۆ خۆی یعنی دەستەکانی خۆتان بەڵام لێرە پێش دەست یعنی پێش خۆخستن ترسی ئەوەتان هەیە کە پێش گفتوگۆ نهێنیەکانتان چەند خێر و سەدەقەیەکەن جاخوا دەفەرمێ فەئین لەم تەفعەلوا ئەگەر تا ئێستا نەتان کردووە وایە ئەگەر تا ئێستا نەتان کردووە ئەوجار وتاب الله عليكم وتاب يعني چاوپۆشی کرد خوا لێتان خوای گەورە چاوپۆشی لێکردن چاوپۆشی دەکرێت بڵێن تۆبەی لێوەرگرتن لەسەر ئەو پێناخۆشیەی کە ئەو حکمە کە لە دڵتاندا قورس و گران بوو خوای گەورە لەو قورس و گرانی کە لەسەر دڵتان بوو خوای گەورە لێتان خۆش بوو و دەکرێت بڵێن تاب الله عليكم خوای گەورە چاوپۆشی لێکردن حکمەکەی بۆ گۆڕین و یاساکەی بۆ لابردن وازحە بۆیە خوا دەفەرمێت لە جیاتی ئەوەی قەینا ئەوە خوای گەورە لەوەی چاوپۆشی لێکردن بەڵام فەئەقیموا الصەلاة مادام ئەوەی ناکەن نوێژەکانتان بە جوانی بکەن وازحە ئەگەر دەتانەوێت گفتوگۆ و قسەی نهێنی و گفتوگۆی دوو کەسیتان لەگەڵ پێغەمبەردا بەردەوام بێ نوێژەکانتان بەجوانی بکەن و ئاتوا الزەکات زەکات لە ماڵەکانتان دەرکەنەوەی کە خوا واجبی کردووە پاشان وأطيعوا الله ورسوله گوێڕایاڵی خوا و گوێڕایاڵی پێغەمبەر بکەن صلی الله عليه وسلم والله خبير خوای گەورە خەبیرە زۆر شارەزایە بما تعملون بە هەر کار و کردەوەیەک کە ئێوە ئەنجامی دەدەن وازحە
سەیریکەنەوە ئەشفەقتم ئێوە ترستان هەیە یا ترسان ئەن تقدموا بين يدي نجواكم کە بیخەنە پێش قسە چرپە و نهێنیەکانتان چەند خێر و بەخشینێک فإن لم تفعلوا ئەگەر تا ئێستا ئەو کارەتان نەکردووە ئەو ماڵەتان نەبەخشیوە وتاب الله عليكم چاوپۆشی کرد خوا لێتان یان تەوبە و پەشیمانی لێوەرگرتن خوا لەسەر ئەو پێناخۆشیە و حوکمەکەشی بۆ گۆڕی ئێوەش فەئەقیموا الصەلاة نوێژەکانتان بە جوانی بکەن لە زیاتی سەدەقە و خێرەکان وئاتوا الزەکاتە زەکات لە ماڵەکانتان دەرکەن ئەوەی کە ساڵانە دەدرێ ئەو کەسێک کە سامان و ماڵی دەگاتە ڕێژەی زەکات وأطيعوا الله ورسوله گوێڕایاڵی خوا و گوێڕایاڵی پێغەمبەر بکەن صلی الله عليه وسلم والله خبير بما تعملون خوای گەورە شارەزایە بە هەر کار و کردەوەیەک کە ئێوە دەیکەن جا ئەو ئایەتە هێندێک لە عولەما دەفەرموون ئایەتێک هەیە لە قورئاندا حەدیثە طبعا حەدیثێک هەیە دەفەرمێت آية في كتاب الله لم يعمل بها أحد قبلي ولا بعد إمام علي دەفەرمێت هەیە لەناو قورئاندا پێش من و دوای من هیچ کەس ئیشی پێ نەکردووە کە دەفەرمێ كان عندي دينار فتصدقت به ئەو کاتێکە ئەو ئایەتە هاتە خوارێ بۆی ئایەتەکەی جێبەجێکەم چەند دینارێکم هەبوون چوم کردم نەخێر ئەوجار چوم بە نهێنی و بە چرپە قسەم لەگەڵ پێغەمبەردا کە صلی الله عليه وسلم ئەو ڕیوایەتە هەیە بەڵام هێندێک دەفەرموون ضعیفە تۆزە قسەی لەسەرە گرنگ ئەگەر ئایەتەکە جێبەجێ کرابێ تەنها و تەنها ئیمامی عەلی فریاکەوتووە جێبەجێیکە ئەوجار زۆرینەی عولەما دەفەرموون ئەو ئایەتە تەنها چەند سەعاتێک تەمان ئیشی پێکراوە حاڵی لەو سەعاتەشدا هیچ سەحابەیەک یا ئیشی بە پێغەمبەر نەبووە صلی الله عليه وسلم یا هەبووە ئیشی پێ بووە بەپێی ئەوەی کە خوای گەورە ڕەخنەی لێگرتوون بەڵام نەیتوانیوە زاڵ بێ بەسەر خۆیدا بۆ دوو قسەی نهێنی بچێ شتێکی بکاتە خێر بۆی خوای گەورە بڕیارەکەی لەسەر مسلمانان ئاسان کردووە بۆ ئەوەی زەحمەتی و حەرەج و قورسی لەسەریان دروست نەبێ بەس ئەگەر پرسیار بکرێ بۆ خوا ناردی و یەکسەر نەسخیشی کردەوە حکمەتەکە چییە؟ بێگومان ئامانجەکەی خۆی پێکاوە لە قورئانێدا زۆر ئایەتی لەو بابەتانەمان هەنا ئایەتەکە ئامانجی ئەوە بووە سەحابەکان فێرکە کە مڕاعاتی بارودۆخی پێغەمبەر بکەن صلی الله عليه وسلم و هەر بۆ پێغەمبەریش نا تا قیامەتە ئەو ئایەتە بەڵێ وەکو حکم وەکو پارە بەخشین منسوخەها لەنا وەکو مڕاعاتکردن و ڕەچاوکردنی ئەو کەسانێک کە بە تایبەتی مەشغەڵەت و سەرقاڵیان هەیە و مەشغەڵەت و سەرقاڵیەکەشیان مەسلەحەت و بەرژەوەندی گشتی موسڵمانانە بێگومان دەبێ مڕاعات بکرێ دەبێ ڕەچاوی بارودۆخیان بکرێ نابێ وەکو کەسێکی ئاسایی تەنانەت لە سەردانیکردن لە کندانیشتن لە پرسیار لێکردن و لە هەموو ئەو شتانەی کە دەبنە مایەی زەحمەتی و ناڕەحەتی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ خۆی شەرمی دەکرد طبعاً بە سەحابەکان بڵێ مێنەکردم و مەجالم نییە و کاتم نییە و پێغەمبەر صلی الله عليه وسلم قەتیش نەیتوانیوە ڕوو بە کەسێکەوە بنێ دەرگای لێ نەکاتەوە یان ئەگەر لە ماڵ بێ بەڕێیکە طبعاً خوای گەورە خۆ لە حەق شەرم ناکە خوای گەورە پێغەمبەر نەیتوانیوە وا بڵێ خوای گەورە ئامانجەکەی بەو ئاەتە پێکاوە سەحابە حاڵی بوون سەحابە تێگەیشتون کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە سوورەتی ئەحزابیش کە پێغەمبەر زۆر جار سەحابەی داعوەت دەکردن وەکو خەڵکی دیکەی ئاسایی دەچوون پێش نان حازربوونێ لە دادەنیشتن مەجلیسیان گەرم دەکرد چونکە پێیان خۆش بوو لە ماڵی پێغەمبەر دابن و پێغەمبەر لە کنیان بێ و دوای نان خواردنیش زۆر دەمانەوە خوای گەورە ئاەتی ناردە خوارێ فەرمووی ئەگەر پێغەمبەر بانگی کردن تا وەختی نان خواردنێ دێ مەچون کە نانیشتان خوارد یەکسەر بڕۆن مەجلیسەکەی بەجێ بێڵن بۆیە بەپێی بارودۆخی کەسەکان ئینسان لەسەرەتی مڕاعات کە ئەوە یەک وە شتێکی دیکەش کە لە ئاەتەکەی فێر دەبین ئەوەیە
کە بەبێ گومانی ئەو کەسانەی کە مەشغەڵەتێکی زیاد لە پێویستیان بۆ دروست دەبێت دەتوانن هەندێک قەید و قیود دانێن، هەندێک مەرج و شەر دانێن. ئێستا لە مەسەلەی قیرائات و تەجوید و شتی بنمونە هەندێک کەس مەرجی دانا ئەوەی قورئانی لەبەر نەبێ بنمونە بۆ خۆ ئەو مەرجێک نییە لە ئاەت و حەدیثی دانرابێ بەس لەو ئاەتەی وەرگیراوە، چونکە ئەگەر کەسە ئەو جۆرە کەسانە هەموو کەس وەرگرن لەوانەیە هیچ کاتێکیان نەمێنێت و فریای هەموو خەڵکی ناکەوە. مەسەلەن لە جامیعە و زانکۆکاندا بۆ دانراوە بنمونە ئەوەی ئەوەندەی نێنێ بۆی نێ بچێتە توب بۆ ئەوەی ئەوەندەی نێنێ، چونکە ئەگەر پێوەرێک نەبێ وایە دەگونجێ مەشغەڵەتێکی زۆر و قەرەباڵغێکی زۆر لەسەر شوێنێک لەسەر شەخصێک دروست ببێ کەسێک هیچ ئیشە ئەسڵەکانی پێ نەکرێت. بۆیە دانانی کۆمەڵێک شەرت و مەرج بۆ ئەو کەسەی تەعلیم دەکا مامۆستایەتی دەکا یان ئیشی گشتی خەڵکی دەکا ئاساییە بەمەرجێک تەوان هێندە قورس و زەحمەت نەبن کەس پێی دەرنەچن کەس پێی جێبەجێ نەکرێت دەنا ئاەتەکە ئامانجەکەی پێکاوە و حکومەکە ئیشی خۆی کردووە و خی گەورەش تەوان زەحمەتە قورس و ئاەتەکە ئەگەر مان بایەوە بەنەوە هەر بۆ پێغەمبەری نەدەبوو صلی الله عليه وسلم ئەو کاتە شێ دەبوو بە گەورە و ئەمیری مسلمانان تا قیامەتە دەبوایە خەڵک هەر ئەو خێرە و ئەو سەدەقەیە بکە کە بەخشینیش بەبێ گومانی ئەگەر بوو بە مەرج و بوو بە شەر لەسەر دڵی سەحابانش قورس بووە تەوان، بەڵام خی گەورە حکومەکەی بۆ گۆڕیون و بەدیلی بۆ داناون و ئەگەر ئەوەت پێ ناکرێت جا بۆ خەڵکی دیکەش وایە خەڵکێک ئەگەر پارەی نییە ببەخشێ نوێژێکی جوان بکە زەکاتی واجبەکەی بکە لای کەمی وایە بە قسەی خوا بە قسەی پێغەمبەر بکە لە شتێ دیکە. ئەشفەقتم ئەن تقدموا بین یدی نەجواکم صەدەقات ئێوە ترستان هەیە یا ترسان لەوەی کە پێش گفتوگۆکانتان هەندێک لە سامان و ماڵتان بکەن بەخێر ئەگەر واتان نەکرد و خی گەورە چاوپۆشی لێکردن و تەوبە و پەشیمانیەکەی لەسەر وەرگرتن ئێوەش نوێژەکانتان بکەن زەکات لە ماڵەکانتان دەرکەن گوێڕایاڵی خوا گوێڕایاڵی پێغەمبەر بکەن و خی گەورە شارەزایە بەر کار و کردەوەی کە ئێوە دیکە وازحە. ئەو جار ئەو ئاەتانە تا کۆتایی باسی وەلا بەڕە خۆشەویستی ئیمانداران ڕقبوونەوە لەو کەسانەی کە دژە خوا و دژە پێغەمبەرن صلی الله عليه وسلم، چونکە وەلا و بەڕە وەلائی ئیسلام و دین و مسلمانان بەشێکە لە عەقیدەی ئینسانی ئیماندار و چڵەپۆپەی دینداری و خواپەرستی و بیر و باوەڕی ئیسلامیە. عەقیدە و ئیمان ئەگەر وەلا و بەڕائی تێدا نەبوو خۆشەویستی لەبەر خوا و ڕق لێبوونەوەی لەبەر خوای تێدا نەبوو فرسێکی قەڵب ناهێنێ و پێغەمبەری صلی الله عليه وسلم ئەگەر لەناو عەقیدە و ئیمانەکەیدا تەنها ئەو وەلا و بەڕائی هێنا بەیادەرێ هەرچی ڕوبەڕووبوونەوەی و دژایەتیە لەگەڵ بتپەرستەکان بۆی دروست نەدەبوو و لەگەڵ جوولەکەکان بۆی دروست نەدەبوو و دەیتوانی بە خۆشترین شێوەش بژیێ، بەڵام ئەو کات ئاینەکەی و دینەکەی دەکەوتە مەترسیەوە. جا دەفەرمێت ئەلەم تەڕە ئایا سەرنجت نەداوە ئیلە الەذینە لەو کەسانەی تەوەلەو کە دۆستایەتیان کرد لەگەڵ قەومەن گەلێک یان کەسانێک کە غەضیب الله عەلەیهم کە تووڕە بووە خوا لێیان تووڕەیی ڕشتووە خوا بەسەریاندا کە مەبەستی جوولەکەکانن. جا تەوان چۆن دۆستایەتی جوولەکەی دۆستایەتی قەلبی دەرونی و پشتیوانی لێکردن و یارمەتیدانیان و هاوکاریکردنیان دروست نییە ئەوەی کلکی یەهودی و جوولەکەکانیش بێ هەمان حکومەها ئەگەر دروست نەبێ ئینسان ڕاستەوخۆ ببێتە بەکرێگیراوی جوولەکەی و پشتیوانی جوولەکەی بە تەریق ئەولا نابی ببیە پشتیوانی کلکەکانیشی ئەوانەی کە دار و دەستەشنی. جا دنیای ئێستا زۆری بەڕاستی یا جوولەکە ڕاستەوخۆ ئیدارەی دەکا و بەڕێوە دەبا یا عامیل و بەکرێگیراوەکانی. جاخوا بەسەر سوڕمانەوە دەفەرمێ ئەلەم تەڕە ئایا سەرنجت نەداوە. جا تەڕا بە معنای بینین دێ دەکرێت بڵێ نەتدیوە چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم کەسەکانیشی بە چاوی سەردەدی ئەگەر نەیدی بن دەکرێت بڵێ نەتزانیوە یا نەتناسیون یا سەرنجت نەداوە هەموو معناکان بۆ تەڕەی ڕاستن. لێرە ئەلەم تەڕە ئایا نەتبینیون نەتناسیون
سرنجت نداوة إلى الذين لو كساني تولوا كدوستاتيان بس لقل قوما قالك كغضب الله عليهم كتوري رشتوا بسريان داخوة داخوة دفرمي ما هم منكم ما هم أوان لأيوانين أواني دوستاتي جولكي دكن إيوان لأيوانين يعني مسلمانين بمسلمان يعني حساب مكة ومبستي منافق كان طبعا بالشكل مسلمان بن طبعا بپیغمبر دفرمي أوانا بمسلمان حساب مكة وبإيمان دار يعني مزانا ولا منهم لأواني جنين جولكا جنين براستي بس بمصلحتي چون دوستاتي جولكا كان نمسلمانا نجولك أو جار صفتي شي كان أويا ويحلفون على الكذب سوين دخون بدرو كدينا كن ايوه سوين دي دخون كدلن ايما لقلت وداينو ايمان من بتوه ناوا هر درو دكن كدس نكن اوانش هر سوين دخون دلن ايما لقل ايوه ينو دجي پیغمبرين لوش يعني هر درو عن ذكر او جار خواه فرمي وهم يعلمون وبوخوش يعني دزانن كسوين دكان يعني درو واضحة ألم ترى أسرنجت نداوة إلى الذين لو كساني تولوا كدوستاتيان كرت لقل قوما كسانك كغضب الله عليهم كتوري الرشوة بسريان داخوة ما هم منكم ما هو أوان يعني أواني كدوستاتي جولك كان دكان منكم لأيوانين ولا منهم لأوان جنين ويحلفون على الكذب سوين دخون بدرو وهم يعلمون وأوان دجزانا كقسكانيان كسوين دغانيان دروي واضحة؟ ويقولسيان لدكا بس جولك كان ناكا ها باسي أو كسيدكا دوستاتي جولك كان دكا دوستاتي كل كان جولكي دكا هذا فرمت تنها دوستاتي ها طبعا منافقة كان بقدر فلسة قلب قازان جان بوجولك كان نبو ها تنها مصلحتي خوان رچاو كردوه اي اگر كسيك پشتیوانی و یارمەتیەکەی ببێتە مای سەرخستن و بەهێزکردنی جوولەکەی ئەگەر کەسێک بە چەک و ئەسلیحە و بە مادە و بە ئەوە پشتیوانی لە جوولەکە و لە قەوارەی ئەوەی ئێستاشی لەگەڵ بێ دەسەڵاتی جوولەکەی بکات و ئەویش مسلمانانی پێ بچێرچێنێتەوە ئەو دەبێت سزاکەی چەند بێ خوا دەفەرمێ ئەعەد الله لهم عذابا شديدا ئامادەی کردووە خوا بۆ ئەوان سزایەکی تند بۆ ئەو کەسەی دۆستایەتیان دەکەن نەک بۆ جوولەکەکان باسی جوولەکەکان نیە لێرە ئەعەد الله ئامادەی کردووە خوا لەهم بۆیان عذابا شديدا سزایەکی تند ئەوجا خوا دەفەرمێ ئینەهم بێگومان ئەوان ساء ما خراپترین شتێکە کە کانوا یعملون کە ئەوان ئەنجامی دەدەن دۆستایەتیکردنی جوولەکەکان خراپترین شتێکە دەیکەنجا بە قیاسی جوولەکان ها هەر کەسێکی دیکەی مولحیدە بێدینە مشریکە علمانیە و لادینە دژە بەخوا و بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئینسان دۆستایەتی بکە هەمان حکمی هەیە ئەوەی ئەوەی مولحیدە بۆ خۆی کافرە و جەهەنەمیە جوولەکەکە بۆ خۆی کافرە و جەهەنەمیە ئەو کەسەی باوەڕی بە دین نییە و دژایەتی دین دەکا ئەوە هیچ بۆ خۆی قسەی لەسەر نییە ئەوەی دۆستایەتیوی دەکا خۆشی بە مسلمان دەزانێ پشتگیری ئەوی دەکا خۆشی بە مسلمان دەزانێ لەگەڵ ئەویشە خۆش بە مسلمان دەزانێ سزا سەختەکە کە لێرە باسی دەکا هی ئەو کەسانەیە چونکە قورئان بۆ مسلمانان هاتووەتە خوارێ و حکمەکەی بەسەر مسلماناندا جێبەجێ دەبێ ئەعەد الله لەهم ئامادەی کردووە خوا بۆیان عذابا شديدا سزایەکی تند ئینەهم بێگومان ئەوان ساء خراپترین ما شتێکە کە کانوا یعملون کە ئەوان ئەنجامی دەدەن واضحە یەکێکی دیکە لە سیفەتە خراپەکانی دووڕوو منافقەکان ئەوەیە خوا دەفەرمێ اتخذوا يعني جێڕابوویان ئەیمانەهم سوێندەکانیان سوێندە درۆینەکانیان بە جونەتەن بە قەڵغان و پارێزەر بۆ خۆیان بە سوێندە درۆکانیان خۆیان دەپاراست لە زیانی مسلمانان و زۆر جاریش لە جوولەکەکانیش اتخذوا جێڕابوویان ئەیمانەهم ئەیمان یعنی سوێند نەک ئیمان نییە ئەیمانە سوێندەکانیان چونکە ئیمان لە دڵدایە ها پێویستی بە گوتن نییە وایە جێڕابوویان کردبوویان سوێندە بە درۆکانیان بە جونە بە قەڵغان ئەوجا چیان دەکرد
فصدوا ڕێگریشیان لە خەڵکی دەکرد عن سەبیل الله کە بێنە ناو دینی خوای گەورە و بێنە سەر ڕێبازی خوا فلهم عذاب مهین بۆ ئەو کەسانە ئامادەکراوە سزایەکی ڕیسوا کرد. واضحە؟ اتخذوا جێڕابوویان دەکرێت بڵێن وەریان گرتبوو یا جێڕابوویان ئەیمان سوێندەکانیان بە جنەتەن بە قەڵغان و پارێزەری خۆیان فصدوا عن سەبیل الله ڕێگریان کرد لە خەڵکی کە بێنە ناو ڕێگا و ڕێباز و دینی خوا فلهم بۆیان ئامادەکراوە عەذاب مهین سزایەکی ڕیسوا کرد. واضحە؟ ئەوجار دەفەرمێ لەن تغنی عنهم هەرگیز سود ناگەیەنێ بە ئەوان ئەگەر خوا سزایدان خوا ڕیسوای کردن لەن تغنی عنهم هەرگیز سود ناگەیەنێ بە ئەوان ئەموالهم ماڵیان ولا ئەولادهم و هەروەها منداڵەکانیشیان من الله لای خوا شەیئەن لە هیچ شتێکدا لەن تغنی عنهم هەرگیز سود ناگەیەنێ بە ئەوان ماڵیان ولا ئەولادهم منداڵەکانیان من الله لای خوا شەیئەن هیچ جۆرە سودێ ئولائیکە ئەوانە ئەصحاب النار هاوڕێی ئاگرن هم فيها خالدون ئەوان لەناو دۆزەخ و ئاگریشدا دەمێننەوە بە نەمری. خۆش واضح لن تغني عنهم أموالهم ولا أولادهم من الله شيئا هەرگیز سود ناگەیەنێ بە ئەوان ماڵیان و منداڵیان لای خوا هیچ جۆرە سودێک ئولائیکە ئەوانە ئەصحاب النار هاوڕێی ئاگرن هم فيها خالدون ئەوان لە ئاگردا دەمێننەوە بە نەمری و بە هەمیشەی. تا بەڵام کەی خوا دەیان خاتە ئاگر و سزایان دەدا لە دنیایە لە قیامەتێ لە قیامەتێ سزای ڕاستی لە قیامەتێ یەومە ئەو ڕۆژەی یەبعەثهم الله زیندویان دەکاتەوە خوا جەمیعاً هەموویان. واضحە؟ لەوێ چ دەکەن؟ فەیەحلیفونە سوێن دەخۆن لەه بۆ خوا کەما یەحلیفونە لەکم هەر وەکو چۆن بۆ ئێوە سوێندیان دەخوارد. حاڵێ؟ جا عولەما دەفەرموون ڕاهاتون بە سوێندان. طبعاً سوێند خواردن دوور لەوە نیشانەی درۆزنی کەسەکەیە و نیشانەی بێمتمانەی و بێسیقەیە بۆ کەسێک کە لە بەرامبەرەتی وە کەسەکەی بەرامبەر خۆی چونکە هێندێک بە تایبەتی دین و ئیمان و ئیلتیزام و خواپەرستی و چاکە و چاککاری پێویستی بە سوێند نییە بۆ خوات کردووە وایە هیچ پێویست ناکە قەناعەت بە خەڵکی بکەیت تا خوات تۆ چاکی یا خراپی ئەگە بۆ خوای چاکی وایە خێر و سەدەقەی دەکەی بە نمونە پێویست ناکە بە خەڵکی بسەلمێنی نوێژ و عیبادەتی دەکەی پێویست ناکە بە خەڵکی بسەلمێنی جا دووڕوەکان لەبەرەوەی ئامانجی سەرەکیان لە عیبادەتکردن و خواپەرستیکردن خەڵەتان بوو هەمیشە سوێندیان بۆ خەڵکی دەخوارد. جا ئەو سوێندەوای لێکردوون کە لە قیامەتیش خوا زیندویان دەکاتەوە و بانگیان دەکات و پرسیاریان لێ دەکات چۆن بۆ دنیایە سوێندیان بۆ موسڵمانان دەخوارد لای خوای گەورەش هەمان سوێند دەخۆنەوە. دەفەرمێ یەومە ئەو ڕۆژەی یەبعەثهم الله زیندویان دەکاتەوە خوا جەمیعاً هەموویان فەیەحلیفونە سوێن دەخۆن لەه بۆ خوا کەما هەر وەک یەحلیفونە سوێن دەخۆن ئێستا لەکم بۆ ئێوە. ئەوجار وەیەحسەبونە وەواش گومان دەبن ئەنەهم کە بەبێ گومانی ئەوان عەلا شەیئین لەسەر شتێکی ڕاستن وە دەزانن ئەوەی کە کردویانە ئەو سوێندانەی کە دەیخۆن قازانجێکی هەیە و سوودێکی هەیە و تەڵکێکیان پێدەگەیەنێ بەڵام خوا دەفەرمێ ئەلا ئاگادار بن ئینەهم بەبێ گومانی ئەوان هم الکاذبون بەتەنها لە درۆزدانن چۆن ئێوە لەگەڵ ئێوە درۆیان کردووە تەواو دەگونجێت پێغەمبەر زۆر جار قەناعەتی پێکردبن بە سوێندەکانی. وازەحە؟ موسڵمانیان زۆر جار لەوانەیە خەڵەتان دەبن بە سوێندەکانیان بەڵام خۆ ئەگەر موسڵمان خەڵەتێ یا پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو بەشەر خەڵەتێنرابێ خوا خۆخوا ناخەڵەتێندرێ. خوای گەورە ئیمانی ناودڵت دەبینێ قەناعەتی ناودڵت دەبینێ خوتکوتە و وەسوسەی ناودڵت دەبینێ بۆیە خوای گەورە دەفەرمێ کە سوێندیشیان خوارد خوای گەورە پێیان دەڵێ ئاگادار بن ئێوە درۆزنن ئەو سوێندانەتان بە کەڵکی هیچ نایە
يوم يبعثهم الله أو رجيك خوا زندويا دكات وهموان فيحلفون له سوين دخون بوخوا كما يحلفون لكم هر وكو تشون سوين دخون بو إيوا ويحسبون واقمان دبن أنهم على شيء كأوان لسر شتيكن واقمان دبن كأوان لسر شتيكن كبكالكيان دي بو قيامتو قازان زيشيان بيدقيني فلان قادة فرمي ألا أقادار بن إنهم هم الكاذبون ببي قماني أوان بدلنيا يولا دروزدان واضحة؟ أي بو هذا كان هذا فرمي استحوذ عليهم الشيطان زال بو بسر ياندا شيطان زال بو بسر دل ياندا شيطان فأنساهم لبيري بلدونتو شيطان ذكر الله يا إخوة وإلي كردون إخوان لبير نبي إخوان لدل نبي جاء هذا فرمي أولئك أوانا أو الصفتيان بها حزب الشيطان كما الله دستي شيطان ألا إن حزب الشيطان هم الخاسرون أعقادار من فبيقماني دستو كومالي شيطانش هم الخاسرون ببيقماني هر أوان لزرر من دارن كسي ديك زرر من نية جيجا لو كسي كبقسي شيطانو وشوين دارو دستي شيطان كوتو استحوذ عليهم الشيطان زال بوا بسر ياندا يعني بسر دل ياندا شيطان فأنساهم ذكر الله لبير أواني بردوت ويادي خوا وأولئك أوان حزب الله حزب الشيطان حزب شيطان ألا إن حزب الشيطان أقدار من كومالو دستي شيطان هم الخاسرون أوان بدلنياي لزر المندان واضحة؟ أو جار دفرم إن الذين بيقمان أواني أها بوي نەگوترێ ئەو باسە کە باسی منافقانە و شمولی کەسی دیکە ناکاو ئەو باسی جولەکەکانە و کەسی دیکە ناگرێتەوە خوای گەورە تەئکید دەکاتەوە دەفەرمێ ئین الذین بێگومان ئەوانەی یحادون الله ورسوله دژایەتی و سەرپێچی فەرمانی خوا و پێغەمبەر دەکەن یحادون هێندێک لە تەفسیرەکان بە سەرپێچی و مخالەفەکردن تەفسیری دەکەن هێندێک بە دژایەتیکردن و وەک دەڵێن ناحەزایەتی نواندن لە بەرامبەر خوا و لە بەرامبەر پێغەمبەردا کە مەفهومی هەردووکیان هەر یەک شتە إن الذين يحادون الله ورسوله بێگومان ئەوانەی سەرپێچی فەرمانی خوا و پێغەمبەری خوا دەکەن یان دژایەتی خوا و یعنی دینی خوا و پێغەمبەری خوا دەکەن صلی الله عليه وسلم أولئك خوا دەفەرمێ ئەوانە في الأذلين لە هەرە زەبون و شەرمەزار و ڕیسوایەکانن لەکن خوای گەورە واضحە ئەذەل یعنی سەرشۆڕترین زەبونترین کەسن و بێبەشترین کەسن لە ڕەحمەتی خوا جا هەر کەسێکە ناوی نەهاتۆ إن الذين بێگومان ئەوانەی يحادون الله ورسوله دژایەتی خوا و پێغەمبەری خوا دەکەن یان سەرپێچی فەرمانی خوا و پێغەمبەری خوا دەکەن صلی الله عليه وسلم أولئك في الأذلين ئەوانە في الأذلين لە هەرە ڕیسوا و سەرشۆڕەکانن نەتیجەیان چییە؟ كتب الله نووسیویەتی خوا بڕیاری دایوە خوا دەفەرمێ چی؟ لأغلبن سوێن بێ سەردەخەم ئەنە خۆم یعنی دینی خۆم وەڕسولی و هەروەها پێغەمبەرانیش ئەوە خوا سوێندی خواردووە و قەراری داوە إن الله قوي عزيز بێگومان خوای گەورە قەویە بەهێزە عزیز باڵا دەستیشە چی حەزی لێبێ دەتوانێت بیکاو کەس ناتوانێت پێشی بێ بگری واضحە؟ ئەوە قەراری خوایە بڕیاری خوایە طبعا كتب الله يعني قضى الله بڕیاری داوە خوا نووسیویەتی خوا کە قەرارەکەی چییە؟ بڕیارەکەی چییە؟ ئەوەی کە لا ئەغلیبەنە لام و نونیش بەیەکەوە طبعا دەبنە قەسەم و تەوکید یعنی سوێند بێ زاڵکەم سەرخەم خۆم و هەروەها پێغەمبەرەکانی خۆش پێغەمبەرەکان بەتەنێنین شوێن کەوتوەکانیشیان سەردەخەم إن الله جا سەریان دەخەم مەرج نییە ئەو دەقەی کە هاتی سەرکەوی بەڵام لە داهاتوودا لە نەتیجەدا هەر ئەوان سەردەکەون و سەرکەوتن هەر بۆ ئەوانە لای کەمی لە قیامەتێ طبعا هەر ئەوەی دەمێنێتەوە خوا و پێغەمبەران و شوێن کەوتوەکانیانن
إن الله قوي عزيز بيضمان خواهي قورة بهيزة عزيز بعض دستش. واضحة؟ أو جار آتي كوتا جاري شركة تأكيد دكاتة ولا سر مسألة ولاء وخوشويستي بو خوا وباشان خوش نويستني أواني دجي خوا دجي پیغمبري خوا. دقت آياتك إذن فرمي لا تجد دستد ناكوه قوما جا قوما يقل يا دتواني بلين يكس نايدوزيو يكسش كي يؤمنون بالله واليوم الآخر دو إيمانها ببخوا بروج دواي حالي لهمان كاتجدا يوادون من حاد الله ورسوله دوستاتي أو كسانبك كدجاتي خوا پیغمبري خوادك نية بحيد شويك لكون ده لآسمان ولا زويدا بشرك ادعاء أو يبكى بلا إيمان بخوا هيا إيمان بروج دواي هيا لهمان كاتجدا دوستاتي كسكا كخوا پیغمبري خواي ناوي ديني خوا ديني پیغمبري ناوي اگر هبو شتیوا یەکێک بەڕواڵەت مسلمان بوو دۆستی ئەو کەسانەش بوو کە دژی خوا و دژی پێغەمبەری خوانە دڵنیا بە یا دۆستایەتیەک یا ئیمانەکەی درۆیە یان دۆستایەتی بێدینەکانی درۆیە ئەو دوشتە بەیەکەوە کۆ نابنەوە ئیمانبوون بەخوا و بە ڕۆژی دوایی لەگەڵ دۆستایەتی کەسانێک کە سەرپێچی خوا و پێغەمبەری خوا دەکەن یا دژایەتی خوا و پێغەمبەری خوا دەکەن بە هیچ شێوەیەکی نابێ بستنە یەک دڵەوە. واضحەکە ئێمە و میلەتی موسڵمان لەوەیدا دۆڕاوە خەڵکی کە ئەو خەڵی دەڵێن کەس لە کورد موسڵمانتر نییە و کەس لەو فڵان قەومەی دیندارتر نییە دینداری شکڵی ئێمە دەبینین بەڵام زۆرینەی ئەوانەی کە ئەهلی مزگەوت و ئەهلی نوێژ و ئەهلی قورئان خوێندنن زۆر جار لەوەیدا دۆڕاون دینداریەکی زۆر عیبادەتێکی زۆر خواپەرستیەکی زۆر بەڵام وەلائی دڵی خۆشەویستی دڵی پشتیوانی دنیایی بۆ کەسێک کە جاری وهەیە بۆ خۆی ئەمری خوا جێبەجێ دەکا بەڵام دۆستی کەسێکە کە بێ ئەمری خوای دەکا بۆ خۆی ئەهلی دینە ئەهلی مزگەوتە ئەهلی قیبلەیە بەڵام دۆستەکانی ڕوو لە دژ لە قیبلەنە دژە دینن دژە مزگەوتن دژە خوان دژە پێغەمبەرن صلی الله عليه وسلم کە ئەوە مطلقاً طبعاً لەگەڵ ئیمانبوون بەخوا و ئیمانبوون چونکە هەر ئەوەش بۆ خۆی دینە یعنی نابێ پێ دوابێ ئەوەی دەگوترێت دەست بە کوڵاوی خۆتەوە بگرە و بە نەیبا و کەس ناچێتە قەبری کەسەوە و وانییە لە دنیاە لەگەڵ چێبی و شێت خۆش بووە و بە دوای چێەوە بی لە قیامەتش هەر لەگەڵوی بەس لێرە بە حەزی خۆتە لە قیامەتی بە ناچاریە حتمەن دەبێت لێرە ئیمامت هەیە لێش ئیمامت لێرە سەرۆکتە لێش سەرۆکتە لێرە ڕەفیقتە لەوێش ڕەفیقتە لێرە خۆشەویستە لەوێش خۆشەویستە جا ئەگەر کەسەکە بۆ قیامەتێ پێی رازی بێ طبیعیە لێرەش ڕەفیقی بێ بەس بۆ قیامەتێ پێی رازی نەبی و بۆ دنیا بتەوێشتیوە کە بەداخۆیانی بۆیە خی گەورە ئەو هەموو تەئکیدەی دەکاتەوە چونکە خەڵک زۆر لەو حاڵەتەی دەدۆڕێ لا تەجید قەوما دەستت ناکەوێ یەک کەس يؤمنون بالله واليوم الآخر كإيمانيان هنا بخوا وبروج دوائدا لهمان كاتجي وادون دوستاياتيان بستبه لقل من كسانك كحاد الله ورسوله كبيتواني خوا پیغمبري خوا د جوڵێنەوە یان جاتی خوا پیغمبري خوا دەکەن جا ولو كانوا هەرچەندە ئەو کەسانەی دۆستایەتیان دەکەی بەڵام دژی خوان ئاباءهم باب و باپیرانی خۆت بن تەنانەت ئەگەر ئەوانش بنها ئەو ئەبناءهم یا کوڕەکانی خۆیان بن ئەو ئیخوانهم یا براکانی خۆیان برا و خوشک و شتی خۆی بێ ئەو عەشیرەتهم یان تیرە و هۆزەکەی خۆی بێ واضحة أولئك أوانا كتب في قلوبه الإيمان كتب نوسيوية إخوة برياري داوات جيجيري كردو إخوة لنا وضليان دا إيمان هر كسك آوابوها إيمانت بخوا وبروجي دواي هي يكس شد خوش ناوه كدجي إخوة ودجي پیغمبر جا اگر نزيكترين كسي شد بي اگر آوابوي يقينة بي همو اوانت شمول لكن إنسان بخوي خوي دناسي إنسان بخوي دتواني بريار بسر خوي دابدا بس بريار بسر خلقي دا توزك زحمتها أولئك أوانا كتب الله نسيوية إخوة لنا وضليان جيجيري كرد وإخوة لنا وضليان دا إيمان
ئەوە یەک وەئەیەدەه هەروە پشتیوانیش لەو جۆرە کەسانە دەکا یا پشتیوانی لەو کەسانەش کردووە بڕوح منه ڕوح یعنی بەهێزێک بە قووەتێک لەلایەن خۆیەوە ئەوجا هەرەوەندەش نا ويدخلهم ودشيان خات ناو جنات چەندان باخ کە تەجری دەڕوا من تحتها الأنهار بەژێریان دا چەندان ڕووبار هەر ئەوەندەش نا خالدين فيها بنمرش تێدا دەمێننەوە واضحة رضي الله عنهم رازية خوا لو جورة كسانة أو گەورەترە لە بەهەشتش طبعا ها رضي الله عنهم رازية خواليان خوال لكارو كردوكان رازية ها لبهشته خوشترين قصة لبينين خواش خوشتر وكوتان نعمت كخوال قلب بهشته كان لكا اوي بيان دلي ليتان رازي بومو جاري شديك ليتان تورنا بمو حالين رضي الله عنهم خواي قبر ليان رازية هر اوندشنا ورضوا عنه آنج رازين لخوا رازين لو پاداشتو بهشته كخوا بيداون او جار اوانه كن أولئك حزب الله أوانا كومالي خوان خواب كومالي خوان بحزب خوي حسابيان دكا إنسان حزب خواي بيت كومالي خواي بيت لقل خواي بيت باكي بيت يا هيج ألا أقادار بن إن حزب الله ببي قماني كومالو دستي خوا هم بتنها هر أوان المفلحون سرفراز لأي أوي شيطاني وتي ألا إن حزب الله عزب الشيطان هم الخاسرون وبوي خواش ألا إن حزب الله هم المفلحون تنها دستوكو ملي خوا سرفرازن بسي دبي دستوكو ملي خوا بوي كدوستاتي نبستي لقل هيج كسك كدجي خوا ودجي پیغمبري خوا جا أو كسا أقر نزيكتريني نزيككاني شدبت چونك لبابو براو كرو من دالو عشيرة الإنسان نزيكترنيا سيري كانوا حزة لا تجد قوما دستناكوي هيت قومك يا هيت كسك كيؤمنون بالله واليوم الآخر كباور يعني هنابه بخوا وبروجي دوائي لهمان كاداش يوادون من حاد الله ورسوله دجاتي يعني دوستاتي كسانك بكن كدجاتي خوا وبيغمري خوالك ولو كانوا آباءهم أجر أو كسانا كدجاتي خوا وبيغمبر دكن بابشيان بأوان هر خوشيان ناوين أو أبناءهم يا كركاني خوان بن كرو كس فرقينية طبعا أو إخوانهم خوش كبران بن أو عشيرتهم يان تيرو هوزكي خوان به أولئك أوانا أو صفتي تدايها كتب الله في قلوبهم الإيمان نسيوية خوا لنا ضلي دا باور إيماني لنا ضلي دا تسباندو دا مزراندو وأيدهم وبشتوانيش اللي كردون سريشيان دخا أو كسانا بروح منه بهيزك للان خويوا ويدخلهم جنات تجري من تحتها الأنهار وديان خاطة چندان باخ كدروا بجر هر باخك دا چندان روبار خالدين فيها بنمرج دمين وتيدا رضي الله عنهم خواهي قبر الرازية لو جور كسانا ورضوا عنه أوانج رازين لخوا أولئك حزب الله أوان دستوكم الله إخوان ألا أقادار بن إن حزب الله ببيقماني كومالو دستي خوا هم المفلحون بتنها لسرفرازان سرفرازن يعني جيشتون تبهشت يعني رزقار بون لآقرو خواهي قبرا قستونيتا بهشتو سرفرازي يكجاري بنسيب كردو صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه